بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 208. پێشی ئەوەی بچینە لاپەڕە 208 پێویستە هەندێک زانیاری بزانم دەربارەی پۆلینکردنی سێ گۆشەکان. کاتە ئێرە زۆر گرنگە چەند جۆرە سێ گۆشە هەیە بە پێی لایەکانی. سێ جۆر هەیە، لە هەمویان گرنگتر ئەو جۆرەیە سێ گۆشەی ڕێک. سێ گۆشەی ڕێک هەر سێ لایەکانی جووتە یەکسانە و ئەو هێمایە زۆر گرنگە ئەمن دەبی ئاگام لێبی، واتە لایەکان وەکو یەکن. کە لایەکان وەکو یەک بوون لە هەمان کات گۆشەکانیش جووتن، واتە ئەو گۆشەیە یەکسانە یان جووتە لەگەڵ ئەو گۆشەیە، یەکسانە لەگەڵ ئەو گۆشەیە. لەبەر هەندێ ئەگەر 180 بینم دابەشی سێی کەم یەکسانە بە 60، هەر یەک لەو گۆشانە 60 پلەیە. ئەوە هەمیشە ئەو ڕاستیە لە سێ گۆشەی ڕێک هەیە، هیچ ناگۆڕێ. لایەکان دەگۆڕدرێ، ڕەنگە بۆ وێنە ئەو لایە دەبی ئێرەدا یان هەر ژمارەی دی، بەڵام گۆشەکان هەموو کات 60 پلەیە. سێ گۆشەی ڕێک هەموو کات سێ گۆشەی تیژە، واتە هەر سێ گۆشەکان گچکەترن یان کەمترن لە 90 پلە. سێ گۆشەی ڕێک هیچ کات سێ گۆشەی کراوە نییە، هیچ کات سێ گۆشەی وەستاو نییە. ئێستا دەینە لای سێ گۆشەی دوو لا یەکسان. دوو لا وەکو یەکە جووتە، بۆ وێنە لێرە ئەو هێمایە لەگەڵ ئەو هێمایە، واتە ئەو دوو لایەنە جووتن یەکسانن وەکو یەکن. چونکە ئەو دوو لایە وەکو یەکە، لایەکەی دی یان لەوان گچکەترە یان گەورەترە، بەڵام ئەو گۆشەی ئێرە لەگەڵ ئەو گۆشەی ئەوانیش جووتن یەکسانن وەکو یەکن. سێ گۆشەی جیالە هیچ لە لایەکانی وەکو یەک نییە، واتە یەک لە لایەکانی لە هەمویان کەمترە، یەک لە لایەکانی لە هەردوو ئەوانی دی زیاترە، لایەکیش لەما بەینێ، بۆ وێنە ڕەنگە ئەو لایە 3 بی، ئێرە 5 بی، ئێرە 10 بی، بۆ وێنە جیالە واتە لایەکانی وەکو یەک نییە. ئەو مانای هەیە. ئێستا پۆلێنکردنی سێ گۆشەکان بە پێی گۆشە. چەند جۆرە سێ گۆشەمان هەیە بە پێی گۆشە. سێ گۆشەی وەستاو واتە یەکێک، تەنیا یەکێک لە گۆشەکان 90 پلەیە، و ئەو هێمای ئێرە زۆر گرنگە ئەمن بناسمەوە وەکو چارگۆشەی گچکە، واتە ئەو گۆشەیە 90 پلەیە. سێ گۆشەی وەستاو ڕەنگە سێ گۆشەی جیالاوی ئەوها لە هەمان کات، ڕەنگە سێ گۆشەی دوو لا یەکسانوی ئەوەش دەبی، بەڵام هەرگیز ناکاتە سێ گۆشەی ڕێک، ئەوە ناکرێ. سێ گۆشەی کراوە یەکێک، تەنیا یەکێک لە گۆشەکان گەورەترە لە 90 پلە، گەورەترە لە 90. سێ گۆشەی کراوە ڕەنگە سێ گۆشەی جیالابی وەکو ئێرە، لایەکان وەکو یەک نەبی، ڕەنگە سێ گۆشەی دوو لا یەکسان بی، ئەوەش دەبی لە هەمان کات کراوە بی، بەڵام هیچ کات سێ گۆشەی ڕێک نابی، ناکرێ. سێ گۆشەی تیژ هەر سێ گۆشەکان کەمترن لە 90 پلە، ڕەنگە سێ گۆشەی تیژ سێ گۆشەی ڕێک بی، ڕەنگە سێ گۆشەی دوو لا یەکسان بی،
و ڕەنگە سێ گۆشەکی جیا لابی هەرسێکیان دروستن. ئێستا کە تۆزێک زانیاریم پەیدا کرد لەسەر سێ گۆشەکان و پۆلێنکردنیان دەچمە لای لاپەڕا 208. بەڵام پێشی ئەوەی بچم لێرە سێ گۆشەی ڕێک نووسیتیان 4 دانە هەیە و بنەوشیە ئەوە هەڵەیە 4 دانە هەیە ڕاستە بەڵام پەمبەیە پەمەیی نەک بنەوشی لێرە ئەوە هەڵەیە. ئێستا ڕاهێنانی ئاراستەکراو هەرێک لەم سێ گۆشانە بە پێی لایەکان و گۆشەکان پۆلین بکە. پرسیاری 1 ئەمن لێرە ئەو هێمای دەبینم کەواتە ئەوە سێ گۆشەکی وەستاوە 90 پلەیە و ئەو هێمایە و ئەو هێمای دەبینم کەواتە لە هەمان کات سێ گۆشەکی 2 لا یەکسانە. پرسیاری 2 هیچ هێمایەکی نابینم بەڵام بە چاو دیارەکەوە ئەو گۆشەیە تۆزێک گەورەترە لە 90 کەواتە سێ گۆشەکی کراوەیە و لایەکانی جیا لایە. پرسیاری 3 ئەو هێمایە واتە ئەو سێ گۆشەیە 2 لا یەکسانە و سێ گۆشەکی تیژە چونکە هیچ لە گۆشەکان نەوەستاوە نەکراوەیە. پرسیاری ژمارە 4 جۆرەکانی سێ گۆشە لە وێنەکەدا جیا بکەرەوە چەند سێ گۆشە لە هەر جۆرێک دەبینی. ئەگەر تەمەشای ئەو وێنەی کەم ئەمن چ دەبینم؟ سێ گۆشە زەردەکان وەکو ئەوی وایە هەردووچیان کراوە بن و جیا لابی کەواتە جیالا 2 دانە هەیە کە زەردە و کراوەش دیسان 2 دانە هەیە ئەویش زەردە. ئەوە تەواو بووم لە زەردەکان. نارنجیەکان 2 سێ گۆشەیە بە چاو ئەوها دیارە وەستاو سێ گۆشەی وەستاو و 2 لا یەکسان ئەو لایە وەکو ئەو لایە هەرچەندە دەبوایە هێمایەک هەبی نییە لێرە بەڵام ئەوها دیارە کە 2 لا یەکسانە. ئەمن ئەوهای دەبینم کەواتە 2 دانە سێ گۆشەی وەستاو و 2 لا یەکسان. سێ گۆشە شینەکە ئەویش 2 لا یەکسانە ئەو لایە وەکو ئەو لایەیە و سێ گۆشەکی تیژە لە هەمان کات کەوابوو 2 لا یەکسان دەتوانین بنووسین 3 دانەیە 2 لا یەکسان 2 نارنجی یەکی شینیش. دەینە لای ڕاهێنانی ئازاد هەریەک لەم سێ گۆشانە بە پێی لایەکان و گۆشەکان پۆلین بکە. پرسیاری 5 ئەو سێ گۆشەیە چونکە ئەو هێمای دەبینم سێ گۆشەی وەستاو و جیالە. پرسیاری 6 ئەو سێ گۆشەیە سێ گۆشەی کراوە و 2 لا یەکسان چونکە ئەو لایە جووتە لەگەڵ ئەو لایە. پرسیاری 7 ئەوە سێ گۆشەکی ڕێکە لە هەمان کات سێ گۆشەی تیژ و ڕێک لایەکان وەکو یەکە و گۆشەکانیش وەکو یەکە جووتە. پرسیاری ژمارە 8 جۆرەکانی سێ گۆشە لە وێنەکەدا جیا بکەرەوە چەند سێ گۆشە لە هەر جۆرێک دەبینیت. سێ گۆشەی جیالە چەند جۆرە 2 ئەو شینانە جیالایە و لە هەمان کات ئەو سێ گۆشە شینانە سێ گۆشەی وەستاون چونکە هەرچەندە هێمایەکەیان نەکردیە وا پێدەچی کە ئێرە لەگەڵ ئێرە 90 پلەبی. سێ گۆشە کەسکەکە 2 لا یەکسانە وا پێدەچی ئەو لایە وەکو ئەو لایەبی لە هەمان کات سێ گۆشەکی وەستاوە و نارنجێکە ئەویش 2 لا یەکسانە ئێرە لەگەڵ ئێرە و سێ گۆشەکی تیژە.
کاتش سێگۆشەی وەستا و سێ دانە هەیە، دوو لا یەکسانیش ئەویش دوو دانە هەیە، جیالاش دوو دانە هەیە. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. هەر یەک لەم سێگۆشانە بە پێی لایەکان پۆلین بکە. پرسیاری نۆ، چونکە لێرە 3 سانتیمەتر لێرەش 3 سانتیمەتر کەوا بوو ئەو سێگۆشەیە دوو لا یەکسانە. پرسیاری دە، 3 4 5 ئەو سێگۆشەیە جیالایە. پرسیاری 11، 4 4 4 سێگۆشەی ڕێک. پرسیاری 12، سێگۆشەی جیالە چونکە لایەکان هیچ بە یەک ناچن. پرسیاری 13، سێگۆشەی ڕێکە و پرسیاری 14، سێگۆشەی دوو لا یەکسان. 7 فاریزە 4 و 7 فاریزە 4. هەر یەک لەم سێگۆشانە بە پێی پێوانەی گۆشەکانیان پۆلین بکە. پرسیاری 15، ئەوە سێگۆشەی ڕێکە و تیژە، سێگۆشەی تیژ. پرسیاری 16، ئەوە سێگۆشەی کراوەیە چونکە لێرە 105 گەورەترە لە 90 کەواتە سێگۆشەی کراوە. پرسیاری 17، سێگۆشەی وەستاو چونکە ئەو گۆشەیە 90 پلەیە. پرسیاری 18، سێگۆشەی کراوە چونکە لێرە ئەو گۆشەیە گەورەترە لە 90 لە هەمان کات دوو لا یەکسانیشە. پرسیاری 19، سێگۆشەی وەستاو و دوو لا یەکسان چونکە 45 لێرە 45 لێرە، بەڵام بە پێی گۆشەکان تەنیا سێگۆشەی وەستاو. لێرەش سێگۆشەی تیژە. پرسیاری 20. لێرە هاتمە کۆتای لاپەڕە 208 لەوانەیەکی نوێ باسی لاپەڕەیەکی نوێ. هەتا ئەو کات هەر بژی.